بەڕاستی ئەم ڤایرۆسە نادیارە و وردەکە هاتووە ئەمە بەڵای خۆیان دڵنیابن کۆمەڵێکەوە وا هەستەکەن کە ئەمە سەرباز نییە ئەمە جنود نییە ئەمە غەزەبی خوا نییە دڵنیابن تووڕەبوونی پەروەردگارە دڵنیابوون چارەسەریش نابێ ئیلا بەو مەرج و شەرتانە بێکەوە زانایان فەرمویانە و ئاماژەمان پێکردەوە پێشتر لە ئێستش ئاماژەی پێەکەین خۆشەویستان مسلمانان براو خوشکی ئیماندارم بەڕاستی ئەبێ ئیسلاحی حاڵی خۆمان بکەین خوای تەبارەک وتەعالە لە چەند ئاەتی قورئانە ئاماژە بەوەیەکە ئێمە هیچ گەل و هیچ دێ و هیچ شار و هیچ قەریە و هیچ مەنتەقەی لە ناو نابین مادەم ئەهلەکەی ئەهلی ئیسلاح و چاک بن وأهلها مصلحون خوای تبارك وتعالى أفرمت إيما عذابي هيج قالك نادين هيج قومك نادين ما دم أو قالوا قوما شاكبن أهلي شاكا كاربن بلام مفهوم مخالفك يا يعني أقربيت أهلك ديك شارك قرتك ولاتك دستيان داوە فەسادی بەڕاستی خوای تەبارەک وتەعالە ئەوان چۆن ظڵمەکەن ستەمەکەن خیانەتەکەن مەکر و کەید و حیلەیان هەیە بەرامبەرێتی سوخواردن و احتیکار و زوڵمکردن و شاردنەوەی خۆراک و بە هەموو زوڵمەکان کەوا لە یەکترێکن دڵنیابن خوای تەبارەک وتەعالە بەو شێوازە معامەلەیانەکە جەزا نەداتەوە پاداشتان نەداتەوە بە ئەنواع سەرباز جنودی خۆیان بۆ نێرێ ئیتر لافاو بێ ئیتر بەڕاستی خینکاندن بێ ئیتر سووتاندن بێ ئیتر بەردباران بێ ئیتر برسێتی و ناڕەحەتی بێ زاڵم بێ بۆیان بنێرێ هەر لە خۆیان لە جنسی خۆیان یان وەبا و نەخۆشی و ناخۆشی بێ بە تەئکید خوای تەبارەک وتەعالە ئاوا معاملە لەگەڵ ئەو گەل و قەوماکە مادەم عەدل و عەدالەتیان تیان نەماوە مادەم لەسەر زوڵم و ستەم بەردەوامن بۆیە پێویستە ئێمە لە چارەسەری معنەوی و ڕۆحیمانە یەکەم هەنگاو بیگنە بەر ئیسلاحی نەفسمانە وحاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبەی خۆتان بکەن نەفسی خۆتان خانەوادەتان ماڵ و منداڵتان پێش ئەوەی کەوا محاسبە بکرێن محاسبە لە دنیاد و لە قیامەتیشا هەیە زۆر کەسێک بەڕاستی زاڵم و ئەهلی ستەم ئەهلی فیسق و فجور خوای تەبارەک وتەعالە لە دنیادا تووشی بەڵا و مصیبەتێکا بۆی کەوا بگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا لەو زوڵم و ستەمە داکەوێ لەو تاوان و مەعسیەت و فیسق و فجورە واز بێنێ بەڵام زۆر جارێ خەڵکانێکەیە ئەهلی بەختیان هەیە ئەگەڕێنەوە تۆبە ئەکەن خەڵکانێکی شەیە بەختیان نییە و هەر لەسەر زوڵم بەردەوامە من لەسەر ئەو ناڕەحەتی وەبا و نەخۆشکەیە بەسەرانە هەر دەرسی لێوە ناگرن و نابە بە عیبرەت و وانەیەک بۆیان بەڵکو خوای تەبارەک وتەعالە لە دنیای کاتە عەزابێک بۆیان و لە قیامەتیشا خۆشەویستان عەزابیان توند و تیشە خوا پەنامان بە جا ئەوەی کەوا زەرورە ئێمە لێرەدا ئەنجامی بین ڤایرۆسی کۆرۆنا ئەوەمان پێڵێ بەڕاستی جنودێکی خوایە و سەربازێکی پەروەردگارە پێمان ئەڵێ ئیتر بەسە خیانەت ئیتر بەسە فیسق و فجور ئیتر بەسە زوڵمکردن لە یەکتری ئیتر بەسە خواردنی ماڵی یەکتری بە حەرام ئیتر بەسە ئیتر تاوان و بەزاندنی سنوورەکانی پەروەردگار ئیتر بەسە ئەوەی کەوا ئیتر ساڵەهای ساڵە حاکم و سەرگەورەی وڵاتان زوڵم و ستەمەکەن مافی میلەت ئەخۆن بەسە بگەڕێنەوە چونکە ئیمامی قورتوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت بەڕاستی پارێزەری وڵات چوارشت پارێزەری وڵات و خەڵغانی پاراستنی وڵاتە یەکەم لەوانە ئیمامێکی عادلە دادپەروەرە کە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم الناس على دين ملوكهم خەڵکی لەسەر دینی گەورەکانیانن ئەمە واتای چیەگەێنێ یعنی ئەو خەڵکە بەڕاستی چۆن تەعامل بکەن چۆن معاملە لەگەڵ یەکتریا بکەن خوا ئاوازە ئاوا گەورەیان بۆ ئەنێرێت نەک بە واتایکەوە گەورەکان لەسەر چ دینێک بن میلەتی لەسەر ئەو دینەیە ئەمە معنایەکەتی بەڵام ئەم معنا زۆر تەواوە بۆ ئەمڕۆ بەڕاستی واقعە و لە واقعە ڕوویاوە ئەو خەڵکە چونکە زاڵمە ستەمکارە لە یەکتری بەڕاستی هەمومان تاوان بارین هەمومان گونا بارین کەس خۆی بە وەلی نەزانێ شارەکەی بە شامی شەریف نەزانێ بەڕاستی پێویستە هەموو لایەکمان تۆبە بکەین و بگەڕێنەوە بۆ ئەوی خوای تەبارەک وتەعالە حاکمی عادل و دادپەروەرمان بۆ بنێرێ ئیمامی قورتوبی ئەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەر وڵاتێک هەر شارێک هەر شوێنێک بەڕاستی کە بیەوێ پارێزراو بێ
ئەبێ ئیمامی ئەو شوێنە گەورەی ئەو شوێنە عادل بێ دادپەروەر بێ ژێردەستەکانی لێی ڕازین بەڵام زۆربەی وڵاتان حاکمەکانیان زاڵمن ستەمکارن خیانەتکارن میلەت ئەچەوسێننەوە ماڵی میلەت بە ناحەقی ئەخۆن بەڕاستی قازانجی سەر ئەرز و ژێر ئەرز ئەبەن بۆ خۆیان و خانەوادەیان چەنەها فەقیر و هەژار و نەدار و داما و بەڕاستی لە برسانە ئەناڵێنێ هاوارەتی سەرجادەکانمان سەرکۆڵانەکانمان ناوگەڕەکانمان چەنەها فەقیر و نەدار و نەخۆشی تایە هاواریان گەشتە عەرشی پەروەردگار ئەناڵێنن حاکم و زاڵم و ستەمکارەکانیش بەبای خەیاڵانە نایە هەتا خوای تەبارەک وتەعالا ئاوا جنود و سەربازی خۆیانیان بۆ ئەنێرێ کەواتە پێویستە هەموو حاکم و هەموو حاکمەکان هەموو گەورەکان هەموو ئەمیرەکان هەموو سەرگەورەی وڵاتەکان بە خۆیانە بچنەوە ئەو ماڵ و سەرد و سامانە کە دزیویانە شاردوانەتەوە دەریخەن بیگەڕنەوە میلەت بۆ فەقیر و هەژار خزمەتی وڵاتی پێ بکەن بۆ ئەوەی کەوا خوای تەبارەک ڕەحمان پێ بکە بەسەی پیامانە بێتەوە لەم نەهامەتی و لەم نەکبەتی و لەم وەبا ڕزگارمان کە حاکم و گەورەکانی وڵات بە خۆتانە بچنەوە دەرس وەرگرن عیبرەت وەرگرن عیبرەتتان وەرنەگرن لەوەی کەوا زاڵم و ستەمکارەکانی پێشوو کەوا خوای تەبارەک وتەعالا لە دنیا عوقوبەیدان خوازیندانی کردن خوای تەبارەک وتەعالا عەرش و کورسی تەخت کردن میلەتی زاڵ کرد بەسەریانە لەوە دەرستان وەرنەگر لەمە دەرس وەرگرن ئەمە جنودی خوایە بە تەوبەکردن نەبێ بە عەدالەت و دادپەروەری نەبێ خوا لێتان ڕازی نابێ خوای تەبارەک وتەعالا لێتان قبوڵ ناکا بۆیە ئیمامی قورتوبی فەرمێت چوار شت پارێزەری قەڵغانی پاراستنی وڵات و نیشتیمانە ئیمامی عادل و دادپەروەر زانایەکی تەقی و لەخوا ترس بەڕاستی لەخوا بترسێت لە کەس نەترسێت و تەقی بێ لەخوا ترس بێ وەلی و پیاوی چاک و ئەهلی فیراسە بێ و هەروەها زانا خاڵی چوارەمە خاڵی سێمانەوەیەکەوە زاناکان ئەهلی دەعوا ئەهلی بانگەواز ئەوەی کەوا بانگەشە بۆ ئیسلامەکەن بەڕاست و دروستی بکەن بەردەوام بن لەسەر ئەمر بە چاکە نەهیکردن لە خراپە نەترسن بەڕاستی ئەوەی حەق و ڕاستیە بیڵێن ئەنجا خۆشەویستان ئەوەی چیکەوە پێویستە چوارەمیشان ئەوەیەکەوە زۆر دوعا بکرێ زۆر نزا بکرێ زۆر خۆمان زەلیلکەین لە حزوری پەروەردگارە لە دەرگای پەروەردگارە خۆمان بە فەقیر و هەژار بزانین نیعمەت و دنیا مەغرورمان نەکا سەرمان لێ تێک نەدا وامان لێ نەکا بڵێن ئیتر ئێمە ئینسانی چاکن ئێمە بەڕاستی پیاوی زۆر گەورەین ئێمە پیاوی زۆر عەزیمین خاوەنی دەسەڵاتین ئەمە لە چاو دەسەڵاتی پەروەردگارە هیچ نییە ئەمە لە چاو قووە و قودرەتی پەروەردگارە هیچ نییە پێویستە بە خۆمان بچینەوە ئەوەی کەوا ضرورە ئیمامی قورتوبی فەرمێت ئەو چوارشتە زۆر ضرورە خۆشەویستان لەم ڕۆدا تۆبەکردن خوای تەبارەک وتەعالا داوامان لێکا یا ئەیها الەذینە ئامەنوا توبوا إلى الله توبة نصوحا تۆبە بکەن بگەڕێنەوە دەرگای تۆبە دایمە کراوەیە حتا ئەو کات و ساتەی کەوا دەرگاکەی داخرێ کە ئەویش هەڵهاتنی خۆرە نەک لە مەشریقەوە بەڵکو لە مەغریبەوە ئەو کاتەکە نیشانەی گەورەی قیامەتە تۆبە و نزا و هیچ شتێک قبوڵ نابێ ئێستا فرسەتە ئەمە ئینزاری پەروەردگارە ئەمە تەخویفی پەروەردگارە بۆ ئەوەی کەوا بگەڕنەوە تۆبە بکەن هەر کەس لە ئاستی خۆیەوە خۆت و خانەوادەت بەڕاستی مەسئولی بەرپرسی لێیان لە جلوبەرگیان لە نان خواردنیان لە کەلوپەلیان سیرکەن وڵاتمان وێرانە وڵاتمان پڕ لە تاوانە ئافرەتانمان جلوبەرگی شەرعی لە بەرانیە ئافرەتانمان دژایەتی دینی خوا و بەرنامەی خواکەن ئاگادار بن ئەبێ بگەڕێنەوە باوکان و دایکان بەرپرسیەکە من ئەگەر بەرپرسیارەتی خۆیان و ونکەن بەڕاستی خوا محاسەبەی تونتریانەکە بەڵاوە با و ناڕەحەتی تونتریان بۆ نێرێت خوا فەرمێت یا ئەیها الەذینە ئامەنوا قووا ئەنفوسەکم وئەهلیکم نارا ئەی ئیمانداران بپارێزن نەفسی خۆتان ماڵ و منداڵتان لە ئاگرێک کەوا سوتەمەنەکە ئینسان و بەردە ئاگرێکەوە ئەم ئاگرە هەر ئاگری جەهەنەم نییە ئاگری فیتنەی دنیایشە بەڕاستی ئەگەر تۆ نەپارێزی نەفسی خۆت لە گوناه لە تاوان لە مەعسیەت لە سەرپێچیکردن لە بەزاندنی سونەکانی پەروەردگار نەفسی خۆت نەپارێزی خۆت تووشی حرام بکەی تاوان بکەی مەعسیەت بکەی خوای تەبارەک وتەعالا عەزاب دەدا عوقوبە دەدا لە دنیا قیامەتش عەزابی تونتر و سەختری و ئامادە کردووی و هەروەها خۆشەویستان ئەگەر ماڵ و مناڵەکە کە مەسئولی لێیان
كلكم مسؤول ومسؤول عن رعيته همويك ليما مسؤولة بل برسيارة لويك وابراستي لجير دستاتي لخوت نفسي خوت مالو من داڵ پرسیارە لێکرێ لەبارەیەوە چۆن پەروەردەکردن چۆن نەسیحەتی کردن چۆن ئامۆژگاری کردن چۆن بەرنامە بۆ داڕەشتن چۆن محاسبەت کردن لەسەر حەڵاڵ و حەرام لەسەر جلوبەرگ لەسەر نوێشکردن خۆشەویستان نەسیحەت و ئامۆژگاری و تەربیەت لە ناو عائیلە و خانەوادەکانیەمان نەماوە بەرپرس نین لەوەی کەوا مناڵەکانمان کوڕەکانمان کچەکانمان چی ئەکەن چی ئەپۆشن چی ئەخۆن چۆن هەڵسو کەوتەکەن ئەمە تاوانێکی زۆر گەورەیە ئەبێ بەڕاستی تۆبەی لێ بکەین بگەڕێینەوە و نەسیحەتی خۆمان و نەفسی خۆمان و ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵمان بکەین بە ئومێدەوەی خوای گەورە ڕەحمان پێ بکە فەفیڕوا إلى الله بگەڕن و ڕاکەن بۆ دەرگای پڕ ڕەحمەتی پەروەردگار تەنها نەجاتمان تەنها مەلجەئمان تەنها شوێنمان و ئومێدمان دەرگای پڕ ڕەحمەتی پەروەردگارە ئەویش بە تۆ بۆ ئیستیغفارە نەک بەدەمی بە عەمەلی و بەکردەوەی بیسەلمێنی کەوا تۆ ئەهلی تۆبەی ئەهلی عیسیانیت وازوو لە گوناه و تاوانێ ناوە جلوبەرگی منداڵەکانە بگۆڕە جلوبەرگی خۆت بگۆڕە ئەخلاق و سەیر و سلووکی خۆت بگۆڕە ئەخلاق و سەیر و سلووکی خۆت لەگەڵ ماڵ و منداڵە لەگەڵ چواردەورە لەگەڵ کۆمەلگا لەگەڵ ئەوەی کەوا معاملەی لەگەڵاکەی لە کردن و فرۆشتنە لە هەموو هەڵسو کەوت و سەیر و سلووکە بیگۆڕە بۆی خوای گەورە وەزعی بگۆڕێ وەزعمان بگۆڕێ خۆشەویستان